ئەگەرچی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ئەستەم کاریان دەست دەکەوێت، بەڵام لە ئەمریکا کچێکی توشبوو بە نەخۆشی داون کە بە بیرکۆڵ یان مەنگۆل ناسراوە کۆمپانیایەکی بەرهەمهێنانی بسکیت دادەمەزرێنێت و بەو هۆیەشەوە دەبێتە ملیۆنێر. کۆلیت دیڤیتۆ ئەو کچەیە کە تەمەنی 31 ساڵە و لە 26 ساڵیدا خوێندنی لە زانکۆی کلیمسۆنی کارۆلینای باشوور لە ئەمریکا تەواو کردووە. دواتر بە مەبەستی دۆزینەوەی کار ڕووی کردووەتە شاری بۆستن. لە تەواوی ئەو کارانەی داوای دەکات تەنها یەک وەڵام دەبیستێت، ئەویش ئەوەیە کە تۆ بۆ ئەم ئیشە گونجاو نیت. دوای بێهیوابوونی لە دەستکەوتنی کار لە ماوەی 5 ساڵدا کۆلیت کارگەیەکی دروستکردنی بسکی دادەمەزرێنێت کە لە ئێستادا سەرمایەکەی گەیشتووەتە $1,200,000. کۆلیت دیڤیتۆ دەڵێت تەمەنم گەیشت بووە ئەو ئاستەی بتوانم سربەخۆ بم و بەرپرسیارەتی بگرمە ئەستۆ، بەڵام لە دۆزینەوەی کارێکدا تووشی ئاستەنگی زۆر بوومەوە. ئەو کچە لە بنەماڵەیەک هاتبووە دنیاوە کە پیاوانی کاری زۆری تێدایە و باپیری خاوەنی کۆمپانیایەکی دیکۆرات و ڕێکخستنی باخچەیە و دایکی و پورەکانیشی پرۆژەی تایبەت بە خۆیان هەیە کە ئەمەش بووەتە یەکێک لە ئارەزوەکانی و هەستی سربەخۆیی و توانای بڕیاردانی لەلا دروست کردووە. لە سەرەتای پرۆژەکەیدا کۆلیت ڕوبەڕووی ئاستەنگی زۆر بووەتەوە، بەڵام ڕوزماری دایکی یارمەتیدەری بووە لە فێرکردنی سەرەتاکانی بەڕێوەبردننی پرۆژەی بچووک و لە ئێستاشدا کۆلیت خۆی کۆمپانیا تایبەتەکەی بە ناوی کۆلیتیز کوکیز بەڕێوە دەبات کە کۆمپانیایەکی گەشەکردووی خێرایە و لە ڕێحەوت فرۆشگای بازرگانی و پارکێکی گەورەی بۆستن و ئینتەرنێتەوە بەرهەمەکانی دەفرۆشێت. لە کۆمپانیاکەی کۆلیتدا 15 فەرمانبەر کار دەکەن کە زۆرینەیان خاوەن پێداویستی تایبەتن و بە وتەی خاوەنی کۆمپانیاکە خۆی بە مەبەست ئەو کەسانەی دامەزراندووە تاکو بتوانن بێنە نێو بازاڕی کارەوە، چونکە بەباشی ئاگاداری ئەو ئاستەنگانەیە کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕوبەڕی ئەو کەسانە دەبێتەوە کە بە خاوەن پێداویستی تایبەت لەدایک دەبن. بەپێی زانیاریەکانی نووسینگەی ئەمریکی بۆ ئامارەکانی کار لە ساڵی 2020دا کەمتر لە 18% خاوەن پێداویستیە تایبەتیەکان کاریان دەستکەوتووە. سەرڕای کارەکەی کۆلیت دیڤیتۆ بەشێک لە کاتەکانی تەرخان کردووە بۆ ڕاهێنانی ئەو فەرمانبەرە نوێیانەی خاوەن پێداویستی تایبەتن بۆ یارمەتیدانیان لە خۆگونجاندن و ئەنجامدانی کارەکانیان بە باشترین شێوە. بەم کارەی کۆلیت دیڤیتۆ سەلماندی کە ئەوە بیر و هزر و جەختکردنەوە و بەردەوامی مرۆڤە زیاتر ڕۆڵ لە توانە و لێهاتووی خۆسەلماندەکانی مرۆڤدا دەبینێت نەک جەستە. I was a freshman year. I have been